دیمەنی بڵاوە پێکردنی سەرباز و داخستنی دەواازەی نێودەوڵەتی پەروێزخانە لەلایەن ئێرانەوە کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو لە عێراق و هەرێم بەرپرسانی ئەو وڵاتە دەواازە سنووریەکانی بەڕووی گەشتیاراندا داخست. لەلایەن مەرزی بەرامبەر لە کۆماری ئیسلامی ئێران ئاگادار کراین کە هاتوچۆی جوڵە و هاتوچۆی گەشتیاران ئەوەسێنرێت ئەویش هۆکارەکەی بۆ گومان و ترس و خۆ ئامادەکاری پارێزگاری کرماشانە کە بڕیارەکەی بە بڕاری پارێزگاری کرماشان بووە بۆ ئەوەی خۆی لەو تەوژمەنوێی کۆرۆنای گۆڕاو بپارێزێت. لە چوارچێوەی ڕێگریەکاندا لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو ماوەی 4 ڕۆژە لە کەرکووک قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنراوە. ئەوەش لە کاتێکدایە تا ئێستا لەو پارێزگایە 36,000 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 820 کەسیش گیانیان لەدەستداوە. لە سنووری گەرمیانیش ئامادەکاری دەکرێت بۆ بەرەنگاربوونەوەی شەپۆلی نوێی کۆرۆنا. 6,059 کەس لای ئێمە تۆمار کراون کە تووشی نەخۆشی کۆرۆنا بوون. لەم ژمارەیە 4,902 کەسی چاک بوونەتەوە. ژمارەی گیان لە دەستدان لە سنووری ئیداری گەرمیان بەهۆی نەخۆشی کۆرۆنا 185 حاڵەتە. مەترسیەکان لە ئێستادا زیاتر لە جۆرە نوێیەکەی ڤایرۆسی کۆرۆنان کە تا ئێستا لە نەخۆشخانەکانی هەرێم ئامێری تایبەت بە پشکنینی ئەو جۆرە ڤایرۆسە لە بەردەستدا نییە. لە هەموو کورسانە سکوێنسەری پێوترێت لە لای ئێمە نییە. طبعا ئەمە بەس لە بەغا هەیە و کاتی دەرچوونی ئەو فەحسەش نزیکەی 72 ساعتی پێچێ، بەڵام لە هەوڵی ئەوە ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکا بتوانین ئەو ئامێرشە بێنین. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو حکوومەتی عێراق و هەرێمی خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ بەرەنگاربوونەوەی. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.